از مامۆستا ڕۆژینم مامۆستا وێنەمە لە باژارێ قامشلۆ ئەستەبلی فستیڤالێ بوومە خوا فستیڤال بموناسەبەتە 100 ساڵ سەر باژارێ قامشلۆ دەرباس بوو موضوعاتێک ومە دمنێ لەوحاتێ خۆ دەختیارکردنە ئەڤ موضوعات سەر باژارێ قامشلۆنە وەکن تابلۆیا من بەلوانێ زەیتیە ئەڤ ڕەنگێک و تێدەم استخدامکردنە ئەڤ ڕەنگ سەر جلو بەرگن کەچکێ کوردن ئێگۆ لە قامشلۆ خۆتکن و خلفیە لەوحێژی ئەڤ خلفیە هاناکێ سەر چاند و هونەرا کوردیە وستخوازم باژارێم بڕاستی پێشکەتن بکەڤیەدا و خۆشبوون و وەکە بێ تەتەور بێتر و ئازدیهار تێدەچێت بێ ئینشاءالله. از رسمیه بدرانم شێوەکارم ئەڤ مناسبە 100 ساڵیا باژارێ قامشلۆ تەڤلی vê pêşengehê bûn em tabloyê kûçêk kiriye ser turasê me ye jina Kurd gava diçû çolê radhêşt pûşta tenê ser pişta xwe ev karê jinê me yê Kurd bû.